باسی دەستکەوتنێکی زۆر جوانی لاوەکانی هەرێمی کوردستان ئەکەین کە ئەمانتوانیویانە لە پێشبڕکەیەکی تایبەت بە زمانی ئینگلیزی لە وڵاتی بەریتانیا سەرکەوتنێکی زۆر باش و گەورە بەدەست بهێنن ئەم ئازیزانە کە ئێستا لە لای ئێمە ئامادا بن لەم پێشبڕکەیە کە لە نێوان 30 وڵاتە با بڵێن بەشداربووان و ئەندامانی 30 وڵات بەڕێوە چووە ئەمانتوانیویانە بە مەدالیا لە من بیسەلمێنن کە ماشەڵڵایان لێ بکوردان لە هەر بوارەکە بەشداری بکەن ئەتوانن سەرکەوتوو بن هەر بۆیە داواکەن لە هەرێک لە ئازیزان سان سامان بارین سامان و ئارینا ئاراز بۆەوەی کە بێنە لامان خۆیان زیاتر باسی ئەم سەرکەوتنە جوانەی خۆیانمان بۆ بکەن فەرمونون بەخێر باش بەخێر بن سەرچاو هەر مەدالیاکە حەزەکە با بەدەست خۆتەوە بە قوربان بەخێر بن پیرۆزیش بێت ئیشەڵڵا بەردەوامی هەبێت ئەم سەرکەوتنە جوانانەتان جا ئارینا گیان با یەکەم جار لە تۆ دەست پێ بکەین هەرچەند مارکەکە بەدەست سەرەتابیانی تۆ باش بانی هەموو ستافەکەتان باش سپاسدانەکەین کە بانگەشتان کردوین بۆ ئێرە بۆ ئەم دەرفەتە جوانە زۆر سپاس ئێمەش سپاسی ئێواکرد باسی ئەم پێشبڕکێمان بۆ کەی ئارینا سەرچاو ئەم پێشبڕکە سەرەتا ئەمانە ڕێکخراوێکن کە کار لەواکەن لە هەموو شوێنی یەک تۆز ئەگەر نزیکی کەیتەوە لە دەمت کار لەوە ئەکەن کە لە وڵاتانی دنیاوە خوێندکاران بەرن بۆ ئەوەی بچنە وڵاتی بەریتانیا و بەشداری بکەن لە تاقیکردنەوەکان بۆ زمانی ئینگلیزی یەکەم جار لە شێوەی ئۆنلاین بەشداریەکەیت و دواتر ئەگەر پلەی بەرز بەدەست هێنا ئەتوانی تەقدیم کەی بۆ ڤیزە و بچتە وڵاتی بەریتانیا بەشداری بی لەوێ باشە بابینە لای چۆن بوو بارین بەشداریتان کرد لەم پرۆگرامەیە و چێن ئەوانەی کە بەشداریان تیا کردووە لە هەرێمی کوردستان و ئاستی بەرزتان هێناوە ئەگەر باسی ئەوشمان بەڵێ و سەرەتا ئەمە لە شێوەی ئۆنلاین بەشداریمان کرد و لە زۆربەی مەکتەبە ئەهلیەکانە ئەم پێشبڕکێیە بڵاو بووە من تاکە خوێندکار بووم خۆشبەختانە لە مەکتەبی حکومیەوە بەشداریم کرد ئەم امتحانە یاخود تاقیکردنەوەیە بەشداریەکی زۆری هەبوو بەڵام بەداخۆ لەبەروی ئێمە وەکو هەرێمی کوردستان ناتوانن زۆر فیزە وەرگرن بۆ دەروی وڵات بەشداری بووەکانمان زۆر عادەتێکی کەمیان نەبوو تەنها 6 خوێندکار بوون لەبێ بە عێراقیەکی شۆکە لەگەڵمان نبوو واتە 5تان کورد بوو بەڵێ یەک عێراقیمان لەگەڵا بوو لە بەریتانیا و تەنانەت مالیزیا و ئیتالیاشان هەیە ئەم پێشبڕکێ ماگیدە بۆ ئیتالیا ئەتوانن بەشداربووان تەقدیمیکەن ئەم تاقیکردنەوەی بەشەوەی ئۆنلاینەکە دوای هەفتەیە کە ئەعلانەکرێت کە چی ئاستێکە بەدەست هێناوە لە دوای ئەوە ئەتوانن داوەتنامەتان بۆیە لە ڕێگەی زانکۆیەکەەوە بەشداری ئەەکەیت لە دوای داوەتنامەکە چانسی ئەوەت هەیە کە ئەو وڵاتە هەڵبژێریت و بۆی بچیت و خۆشببختانە ئێستا ئێمە نەومان لە 6 زانکۆی بەریتانیا هەیە کە لە دوای قۆناخی 12 توانین بچین لێوە بخێنین جێ دڵخۆشی ئەمە جەماکەکە بن بە سانیش بۆی کە سانیش باسی ئەومان بۆ بکە سانگیان تۆ باسی ئەومان بۆ بکە کە تاقیکردنەوەکان کاتە سەرەتا بە ئۆنلاینە وایە لە ئەم تاقیکردنەوەی ئۆنلاینە بە چ شێوەیەک بەڕێواچێت لە چ بەشێکی زمانی ئینگلیزی پرسیارەکان هاتووە سەرەتا بەیانی هەموو لایە باش ئەم ئیمتیحانانە سەرەتا تۆ لەسەر دوو کتێبێک و فلیمێکە یعنی کتێبێکی تایبەتی هەیە و فیلمێکی تایبەتی بەپێی قۆناغەکانە 3 بەشە تەمەنەکان لە 8 تا 18 ساڵ دەتوانن بەشداری بکەن کتێبەکە بە شێوازێکە سعیتیاکەی دوای تاقیکردنەوە ئەەکەی با شێوەی ئۆنلاین پلەکانە دیاری دەکرێت لە ئۆنلاین بە شێوەی ئۆنلاین دەستان خۆش بێت مایکەکەی بە ئەرینا وابزانم تۆ یەکێکی ترە خوێندکارێکی ترە کە ئاستێکی زۆر باشتان هێناوە پلەی گۆڵتان وەگرتو ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەیت پلەی گۆڵ وە چی تر هەمان ئاسی ئێوەی هێنا خۆشببختانە دوو خوێندکار لە هەموو عێراق و هەرێمی کوردستانەوە گۆڵمان بەدەست هێنا کە هەردووکمان کورد بووین و هەردووکشمان خەڵکی سلێمانی بووین بەڵام لە وڵاتانی تریشەوە زۆر گۆڵ هاتبوو بە تایبەتی وڵاتانی ئەفریقا ئەوان گۆڵیان زۆر هێنا بوو خۆشببختانە قوتابیەکانی ئێمەش بە نمرەی بەرزەوە بە سیلڤەر و بە برۆنزیشەوە توانیمان پێشکەشی بکەین سەرکەوتوبی ئەوەی دەستەوەیە چییە؟ ئەمە شەهادەکانمانەکە وەرمان گرتووە ئەم شەهادەیە نێودەوڵەتیە و لە هەموو شوێنێک بەکاردەهێنرێت توانم ببینم؟ فەرموو
دەست خۆش بێ بەڵێ ئەم شەهادانە کە گەورەش بووین هەتا لە سیڤشتی شاتوانی بەکاری ئەم شەهادانە؟ باشە جێی دڵخۆشی جا من و ڕەوان پێش بەرنامەکە باسی ئەومانە کرد ئەماون زۆر زەحمەتە تۆ لە وڵاتێکی ترەوە کە زمانی خۆت نییە هەستی بچیتە زێدی ئەو زمانە و پێشبڕکەیەکی لەو چەشنەتیە بەشداری بکەیت کارێکی زۆر جیاواز بوو کە متوانیمانەمە بەشداری بکەین و کە هەفتەیەک لە دەوری وڵاتێکی غەریبا بین و بەشداری بکەین لە چالاکیەکانیان باشە بوو لە ناو بەشداربووەکانە خۆیان لە وڵاتێکەوە هاتبێتن زمانی دایکی خۆیان زمان ئینگلیزی بوو بێت بەڵێ لە باشووری بەریتانیاوە چەند تەلەبەیەک بەشداریان کردبوو وەڵامەوە بوو کە چانسیار و بێنە لەندەن شاری لەندەن باشە ئەزیێت کێشی هەر وڵا بە بێ بەسان بە ئەمەە دوور نەخرێتەوە سان پێمان بڵێ ئێوە کاتێک چوونە ئەوێ کۆمەڵک چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چوو بۆتان وایە باسێکی چالاکیەکانی ئەوێمان بۆ بکە چونکە خۆی لە ڕاستیان پرۆگرامی تینەیگەڵم مەبەست لی ئەوەیە کە تۆزێکیش تێکەڵاوبوون لە نێوان کللتورە جیاوازەکان دروست بێ دابنیشن بەیەکەوە قسە بکەن ئاشنا بن بۆ نمونە لە وڵاتی ئەوانە چێ گوزارێ تۆ باسیێمان بۆ بکە بەڵێ چالاکیەکان هەنێکیانەوە بوو کە ئەچین بۆ ناو لەندەن ئەچین بۆ لەندەن ئای ئەچین بۆ لای بیگبێن ئەچین شارەکانیان پێپشانەیەن ئەمبردین جاری وها بوو ئەی شوێنی ئەم ڕسمە شوێنی ئێرە ڕسمێکی بگرن وەرنەوە بۆ لامان یعنی قوتابیەکان هەبوو خەڵکی ساوت ئافریقا و خەڵکی نایجیریا بەیەکەوە ئەچۆن ئەگەڕان ئەمبردین بۆ مۆزەخانە و بۆ هەنێ شوێنی بازار و شتی دیکە تۆ لە لەندەن ئەو گروپێکە لەگەڵ تا بوو سەردانی کوێتان کرد ئێمە لە لەندەن سەردانی کاڤنگاردنمان کرد سەردانی بریتیش میوزیەممان کرد سەردانی لەندەن ئای و ناو بیگبێنمان کرد باشە سان گروپەکەی خۆت بوو کە بەشداروی لەگەڵیانە چالاکیەکانتان ئەنجام ما و چوونە دەرەوەکانتان کردیان تەواوی بەشداربووەکان بەڵێ کەوچمان هەبوو هەر سێ چوار وڵات بەیەکەوە ئەچونە لای کەوچێکەوە یعنی ستافی ئەوێ کەوچەکەمان بوون پێیانەوتین ئەچین بۆ ئەوێ سەعاتەوە نەوەرنەوە بۆ لامان زۆربەی شتەکانیان پێ ئەوتین کاتە ڕاهێنەریان با بڵێن چاوساخێکتان لەگەڵا بوو با بڕێنە لای بارینگیان بارین تۆ باسی ئەوەمان بۆ بکە لەوانێ ئێستا زۆرێک لە ئەو کەسانی کە لە تەمەنی ئێوان و بینەری بەرنمەکەی ئێمن ئەم پرسیارە بەلایەنەوە دروست بێت ئەوان ئەگەر حەز بکەن لەم پرۆگرامەیە یان لەم پێشبڕکەیە بەشداری بکەن ئەبێت چ تایبەتمەندیەکان لە زمانی ئینگلیزیاتیایە بێت بۆ نمونە پەیوەندی بە سپیکینگ بە لیسنینگ قسەکردن یان با بڵێن نووسین هەرێک لەمانە کامێک لە تایبەتمەندەکان ئەبێت لەمانە زیاتر هەبێت بۆی کە بەشداری تیا بکەن زیاتر پێویستەکە مانە و تێگەیشتنی زۆر باش بێت چونکە تۆ کاچیتە ئەو وڵاتە زیاتر نەک زیاتر تاوەکو زۆری ئینگلیزی قسە ئەکەن وە ئیمتیحان و شتەکانش لەسەر کتێبێک و فیلمێکی دیاریکراوی ئینگلیزیە بە ئاسەکان جیاکرا و کوسان باسی کرد ئەمە پێویستەکە تێگەیشتنێکی زۆر باشیانە بێ نووسینیشان باشە چونکە یەکە لە تاقیکردنەوەکانمان نووسین بوو ئێمە لەوێ سپێڵنگیشمان هەبوو پێویستی زۆر ئینگلیزیەکی ئاستێکی باشی هەبێت بۆی لە تاقیکردنەوەکانە بتوانێت نمرەیەکی باش بەدەست بێنێت بەخۆش بەختانەیە ئەمە مامۆستاشمان لەگەڵانە بوو خۆمان توانیمان ئەم شش کەسەی کە لەوێ بووین ببین بە یارمەتیدەری یەک بین و خۆمان ئاگاداری یەکتری باشە بارین باس لەوە کرد کە تۆ تاکە خوێندکار بووی تاکە بەشدار بووی کە لە خوێندنگەیەکە حکومیەوە ڕۆشتیت ئەگەر باسی خوێندنگەکە بکەیت من لە خوێندنگەی خانزاتم و تاکە خوێندکار بووم کە لە مەکتەبی حکومیەوە ڕۆشتمەوەش بە بۆنی براکەمەوە من ئەم پرۆگرامی تینەیگڵم زانی زیاتر لە مەکتەبە ئەهلەکانە ئەم پرۆگرامە بەداخەوە بڵاوکرێتەوە هەمانە زۆر تەلەبەی ئاست باشیمان هەیە کە ئاستی زمانی ئینگلیزیەکەی زۆر زۆر باشە بەڵام لە بەبوونی ئەوەی کە ناتوانێت نەیزانێت کە ئەم پرۆگرامێکی وا هەیە لە عێراق و کوردستان ناتوانێت بەشداری بکات ئەوش نەیەتوانێت چانسی ئەوی نەبوو تۆ هەوڵی خۆت بوو کە حەزت بۆ زمانی ئینگلیزی هەبوو و هەوڵت داوە بە باشی فێری بیت تۆ چۆن ئاگادار بووی کەم پێشبڕکێیە هەیە من براکەم لە مەکتەبی ئەهلیە بە بۆنی ئەوە زانیم کە پرۆگرامێکی وایی هەیە بەشداربوون بۆ هەموو کەسێکە بگورن فەرموو بەشداربوون بۆ هەموو کەسێکە باشە هیچ شتێک هەیە هیچ مەرجێک هەیە بۆی کە بەشدار بیت تەنها ئاستی زمانی ئینگلیزیەکە و بەو شێوەیە بێ کە لە خۆ ڕاببینی بتوانی ئیمتیحانێکی وای
بزانی کە نەتیجەیەکی باش دەبێت تەنها ئەوە مەرجێکی کاتە فۆرمێکە خۆت پڕیەکەیتەوە داواکاریەکە پێشکەشی ئەەکەی دواتر ئەچیتە تاقیکردنەکان وا هەیە ساڵانە لە کاتێکی دیاری کراوە هەبێ بۆی کە خوێندکاری با بڵین خوێندنگە حکومیەکانش لەمە بەدووە ئاگادار بن دیاری کراو لە پێیج و شوێنە فەرمیەکانی خۆیانە بڵاویەکەنەوە ئەم ساڵ 3 بۆ 4 ڕاوند ئیمتیحان کرا و بەبوونی ئەوە زۆر ناسرا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئەم پرۆگرامە ساڵانی تریش هەبە بەڵام بەم بە شێوەی ئەم ساڵ نەئەناسرا. تو ئێستا خۆت لەکوێ داواکاریەکە و پێشکەش کرد ئەو پێیجە یان سایتێکە ناوە تۆمارکە ئێمە لە ڕێگەی مەکتەبەکی ئەمەوە بوو لە فۆرمەکە ئەنێنرایە بۆ مەکتەبی کورجنیرس بەڵام ڕاستەوخۆ ناتوانانی بە هەیە ئەتوانی و ئەگەر بیکەیت خۆ بەشەوەی ئۆنلاین هیچ پەیوەندی و نەبە بە هیچ لایەن شوێنێکەوە ئەتوانی خۆ بەشەوەی ئۆنلاین پڕێکیتەوە یعنی هەر کەسێکیش وەکو تۆ لە قوتابخانەیەکی حکومیە بێ ئەتوانێت بەشداری بکات لەم پێشبڕکێ بەڵێ بگومە ساڵانەکە ئەنجامەدرێ باشە باچین لای ئەرینا شێوازی تاقیکردنەوەکان و جۆری تاقیکردنەوەکان لەوێت چۆن بوو وە جیاوازی چی بوو لەگەڵ تاقیکردنەوەکان ئێرە تاقیکردنەوەکانمان لەوێت بەیانیان کاتژمێر 8 بووە لە هۆڵی تاقیکردنەوە ئامادە بین ئەکراین بە گروپی سێنەفەریەوە کە هەر سێکمانە بووە لە وڵاتی جیاوازەوە هاتبین پێشتر هەندێک پرسیار و ئەم جۆرەشانان پێیان کە بەیەکەوە لەگەڵ دوو نەفەرەکەی کە دبێتی لەسەر بکەی و دواتر پرسیاری تریانین و بەجیا خۆمان جوابمانایەوە بۆ نمونە ئێوە لەسەر چی بەیەکەوە گفتوگۆتانەکە ڕۆژی یەکەم و دووەم لەسەر سپێلینگ و نووسینی پەرەگراف و ئێسەی بوو کە ئەمە باسمانە کرد کە گفتوگومان لەسەرێک چۆناهی بینووسین و چۆن باسی بکەین وەڵام ئاخر ڕۆژ هەچ خوێندکارێک و 2 دقەی هەبوو کە پرسیارێکمان لێکرا لەسەر فلیمەکە و لەسەر کتێبەکە قسەمان ئەکرد لەسەری کە جیاوازی ئەوە بوو ئەم قسەکردنە ئەم ئاخەوتنە نییە لای ئێمە کە ئاوا تۆ 2 دقە هەستی و قسە بکەیت وەکو وابێت سیمینارێک پێشکەش بکەیت ئەو جۆر تاقیکردنەوەی لێرە نییە باشە جیاوازیەکە بوو لە بەشداریکردنی ئێوە لەگەڵ وڵاتانی ترە یان ئاستەنگێک لە بەردەم ئێوەیە بووبێت لە بۆ ئەوان وانە بووبێت نەخێر بە هەمان شێوە هەمومان بەشداریمان کرد و نمرەی خۆمانمان وەرگرت باشە سان ئایا وا هەیە بە پێی هەر تەمەنێک ئەو ئاستی تاقیکردنەوانە جیاوازی پێوە بێت بۆ نمونە ئەوەی کە بۆ تۆ بوو ئایا بۆ بارین و ئارینە جیاوازی هەبوو بەڵێ بۆ ئەوان جیازی هەبوو ئەوان کتێب و فلیمی خۆیان بوو یعنی هەر کەسی و هەر تەمەنی و تایبەتە بەخۆی من لە تینەیگڵی وان بوو ئەمان لە سێ بوون کتێبەکانی ئێمە کتێبەکەم باسی کەسایەتی خەڵک ئەو کەسانەیە کە بۆ منە باسی پێلەیە کرد باسی مناڵێکی کرد کە چۆن لە نۆرس کۆریا ڕزگاری بوو باشە لەگەڵ بارینە لە ماڵەوە چون ئێوە برا خوشکیشن وە هەیە بوون منە ڕاهێنانتان پکردایە پرۆڤەتان پکردای بۆی کە خۆتان ئامادەکەن بەڵێ من هەنێشتم بۆ و تۆ ئەو هەنێشتی بە منە و تۆ یعنی بێکەوە سایمان یارمەتی یەکتانەدا حتمما لەوێش هەر ئاگاتان لە یەکتری بوو وایە بمێنن بارین چەندمانەوە لەوێ کاتی سەفەرەکەتان کەی بوو و کاتی گەڕانەوەتان کەی بوو چەندمانەوە لەوێ و هەر لە بەریتانیا لە ئەو شوێنەمانەوەیان سەردانی شوێنی تریشتان کرد وڵاتانی تان کرد ئێمە لە 30 لێرە بەڕێکەوتین هەتاکو 6 لەوێ ماینەوە مایەک تقریبان 7 ڕۆژ و 8 شەوێک ئەمایتەوە لە داخلیەک لە ناو زانکۆی برونەڵ یونیڤەرسیتیا ئیتر لەوێ هەموو پرۆگرام و شتەکانمان لەوێ بوو بە تەنانەت تاقیکردنەوەکەشمان هەر لەنێ ئەوە ئەکرا بەڵام بۆ دوای تاقیکردنەوەکە لە 2 ساعات 12 بوو هاتینە دەرەوە لە ناو لەندەنە ئەگەڕین چەندین شوێنی تایبەتی لەندەنمان بینی بە بۆنەی پرۆگرامی تینەیگڵ و ستافی تینەیگڵەوە تەنانەت چەندین چالاکی تریش هەبوو کە وەکو پرۆگرامی تینەیگڵ بەڵام بە پرۆگرامی تر لەناو ئەو زانکۆی ئێمەیە بوون چالاکی زۆر جیاواز زۆر شتێکی تازە بوو بۆ ئێمە برونەڵ یونیڤەرسیتی تۆ باست کرد ئێوە کە ئێستا شکری خوا براوە بوون و سەرکەوتو بوون ئەتوانن ئینشەڵڵا درێژەی خوێندنەکەتان لە یەکێک لە زانکۆکانی بەریتانیا بێ وایە وا هەیە بۆ نمونە بۆ بەشێکی دیاری کراو بێت خوێندن ئەبێ لەو بەشانەیە بێت نا تەنها بەپێی دەرەجەکەی خۆتە کە لێرە لە پۆلی 12 چ دەرەچەیەک و چی ئاستێک بەدەستهێنی لەبێ بەپێی ئەوە تەعاملی لەگەڵەکەن لە پلانتە هەیە ئینشەڵڵا تۆش سوود لەم دەرفەتەوە ئینشەڵڵا باشە ئەرینە با پرسیار لە تۆ بکەم تۆ ئەم ساڵ بەشداری تیا کردووە باشە شتی وا هەیە لە پێشبڕکێکەیە ساڵێکی تر توانی بەشداری تیا بکەیت و پێویستەکە بەشدار بیت
وەکو پێویستی پێویست ناکە بەڵام ئەمان هاوینە هەموو ساڵێک لە هاوینەکانیان ئەم تاقیکردنەوەی دووبارە ئەکەنەوە و لەواچێت وڵاتەکانیش بگۆڕێ بەڵام بەدڵنیایی و هەموو ساڵە وڵاتی بەریتانیایەتیایە چونکە خۆیان ئۆفیسەکان لەوەیە وەکو بەشداریکردن بەڵێ توانم دووبارە بەشداری بکەمەوە و هەڵی خۆم بم بۆ دەرەجەیەکی بەرزتر یاخود دووبارە بمەوێت ویزە وەرگرمەوە پێت خۆشە بەشداربی انشاءالله حەزت لێ زۆر سەرکەوتوو بن سان مەدالیا بەدەستەوە ئەو مەدالیانە گەر بۆمان باس بکەی بزین ئەو مەدالیانە چییە؟ ئەو خەڵاتە وەرتان گرتووە؟ بەڵێ ئەم مەدالیانە گۆڵد هەبوو ئۆنۆرەبڵ هەبوو سیلڤەر هەبوو گۆڵدیش هەبوو ئەمە هەمووی هی یەک کەسە یا تۆ بە نوێنەرایەتی هەمووی هەڵت گرتووە بۆیان ئەمە هی من و خوشکەکەمە هەمووی هی توش ئەرینە هی ئارینەشی تایە وەبزەمەمی ئارینە وایە؟ ئەوەی ئارینە تۆ ئاڵتون بوو باشە سان پێمان بڵێ کە لەوێ وتت لەگەڵ با بڵێن ئەو کەسانی کە لە وڵاتەکانی ترەوە هاتبوو تۆ لە یەک گروپا بوون و بەیەکی شۆ تەنانەت سەردانی شوێنە جیاوازەکانتانەکە تۆ بەر کامێک لە وڵاتەکان کەوتیت بەڵێ من لە تاقیکردنەوەکەشە لەگەڵ وڵاتی ترا گفتوگۆمانەکرێت من ڕەفیقێکم هەبوو ئێستاش لامە خەڵکی ئازربایجان بوو دانێت تریش ڕەفیقێکی تریش ئەویشە لە ناو گروپەکەمانە بوو خەڵکی ئەلبانیا بوو پێشتر ڕەفیق بوونەوەنە؟ ئەوە هەر یەکەم ڕۆژ بووین بە ڕەفیق کە چوویتی ئەوێ بوو بە ڕەفیق باشە جا تۆ چۆن باسی کوردستانە بۆ کردبوون مناوان بەلایەنەوە پرسیار بوو کوردستان لەکوێیە خەڵکی کورجوانن لەوێ خەڵکی کوردستان بەلایەنەوە سیر بوو چونکە مناڵی ئەوێ زۆر کوردستان ناناسن منیش چەند ڤیدۆ و ڕسمێکی جانی کوردستان پێبشانان واللهی نوێنەرێ باش بوویت ئاڵای کوردستانیشان بەرز کردەوە کامتان بوون تۆ باری بەڵێ وان زۆر بەلایەنەوە خۆش بوو حەزیانە کرد بێن لەگەڵمانە بۆ کوردستان زۆران بەلا خۆش و لەگەڵ کەوچەکانیشە وڵاتەکانمان جیاواز بوو لەوانەیە هەر ڕۆژی وڵاتێکە بەرەکەو ینی ئێمە هەنەجار ساوت ئافریکامان بەرەکەەوە هەنەجار نایجیریامان بەرەکەەوە هەنەجار سێ وڵاتی کەم ئەوانی کە قوتابی کەم هاتوون بۆ لەگەڵیانە ئەو سێ وڵاتەمان بەرەکەەوە هەنێژار ئێمە لەگەڵ ئەلبانیا ڕۆشتینان زۆر کەساتە بوون لەگەڵیانە ئەم کۆچیانم ڕاهێنەرە چۆن یارمەتی ئەدان بەڵێ ئەو پێی ئەوت ستافەکان پێیانەوتین کە نابێت لەوێ بڕۆینە دەرەوە پێشمان ئەڵێن ساعات ئەوەی بۆ ئەوێ و نوێنەرایەتیمان دەکەن لەبەرەوەی ئەگەر هەر قوتابی هەر کەسێ ون بوو لەوێت ئەمەرجنسی نمبەرێکمانە بوو لەسەر باجەکانمانە نووسرا بوو لەوێت تەلەفۆنێکە بۆ دەکرد و ئەوانیش کەسان بن لەسەر قوتابی تر ڕۆیە بەس لەگەڵ ئەمە لەگەڵ ئێوە سەرکەوتوو بن لەگەڵ هاوڕەکان تا پەیوەندیتان ماوە؟ بەڵێ من هەر ئێستا دانەیەکیانلا لە تەلگرام ئەوەی ئازەربایجان بەڵێ هەربێکۆ قساکەن بەڵێ حەز ناکەی بێ بۆ ئێرە سەردانام کات پێونەوتوە؟ ئەڵا زۆر حەزەکە بەس چانسێکی نییە تا ئێستا باشە بارین مێ مۆلای تۆ بەشداریکردنی ئەم خوێندکارانە کە لە کوردستانەوە ڕۆشتون و بەشداریتان کردووە هەر خۆتان ڕۆشتون یان بۆتان هەبووە ئەنجامانی خێزانەکەتان دایکتان باوکتان کەسێکتان نەگەڵا بێت بەڵێ ئێمە چونکە مامۆستایەک نەبوو کە لەگەڵمانە بێت شانسی ئێوەیان نەبوو کە فیزە وەربگرن بۆمان ئەمانتوانی کە لەگەڵ دایک و باوکمانە تەقدیمی فیزە بکەین و ئەوان لەگەڵمانە بێن بۆ بەڵام لە داخلیەکان ئێمە بە جیا ئەماینەوە ئەوان چوونە هوتێلێک یا بەلای کە سوکاری خۆیان بۆ ینی وەکو وڵاتانی تر مامۆستامان لەگەڵانە بوو و زۆر خوێندکارەکەی یا هەرێمی کوردستان و عێراقیش کەم بووین هاتنەوەی وەڵامی ڤیزەکە بۆ ئێوە ئاسانتر بوو ئاسانکاریتان بۆ کرا بۆی کە دایک و باوکشتان بتوانن ڤیزەکە وەرگرن و داوەتنامەیەکمان پێگاتەوە کە ئەگەر ئەندامێکی خێزانەکە لەگەڵا بێت داوەتنامەش بۆ ئەوی شەنێرن کە ئەوە ئاسانکاریەکە ئەبێت بۆمان هەر کەسێکت بوێت توانی ببێ لەگەڵ خۆتە تەنها ئەندامانی خێزانەکە دایکیا باوکێ باشە مش بەستم ئەوە بۆ ئەندامانی خێزانەکە هەر چەند کەسە بوێت ئەتوانین لەگەڵ خۆتا بیبیت و بۆی هەرێمی کوردستان چونکە وەکو وڵاتێک نییە هەرێمێکە زۆر قورسە بۆ وەرگردنی فیزات کە خێزانەکەتە لەگەڵا بێ زۆر بە قورستر ئەدەن ئەگەر خۆ بە تەنهابی باشترە تاوەکو ئەندامێک لە ئەندامێک زیاتر ناتوانیت باشە ئارینا
ئەگەر وەکو دوا قسە لەگەڵ توا بیکەین ئێمە لەگەڵەوەی کە باسی ئەم سەرکەوتنە جوانەی ئێوەکەنەوەی کە ماشەڵڵا چەنە بتوانات بەڵام بە بەردەوامیش هەر ناڕاستەوە خۆش بە باسێکە کرێتیان لە ئەوەی کە تا چەند خێزانەکانتان ئاگایان لێتان بووە پاڵپشتیتانیان کردو پێمان خۆشە تۆ باسێکی پاڵپشتی خێزانەکانمان بۆ بکەی وە تا چەند گرنگ بووە کە لە پشتان بوون زۆر سپاسی دایکم و باوکم مامم بکەم کە پشتگیریان کردم و زۆر پێیان وتم کە هەڵی تەواتی خۆم بم بۆ ئەم تاقیکردنەوەیە و لە سای سریەوەوانەوە سپاس بۆ خوا سەرکەوتوو بووم ئەم تاقیکردنەوە پێویستە پشتگیری دایک و باوکت هەبێت ئەگەر ناتوانانی بەڕاستی هیچ شتێک ئەنجام بدەیت ئەوەی من ئاگادارم دایک و باوکش لەگەڵ تا هاتبوو تەنها توانی کەسی یەکەم بەری لەگەڵ خۆتە ینی یا دایکی یا باوک من باوکم بردبوو لەگەڵ نەسەنە ئێوە کەس لەگەڵتان هات دایکت لەگەڵتان هات شەڵڵا ئێوە بمێنن بۆ ئەوان هەر ئەوە سەرکەوتوو بندڵیان خۆشکەن ئەوانش سایان بەسەر ئێوە بە سپاسانەکەن بە هیوای سەرکەوتنی زیاتر سەرکەوتنەکان زۆر بەخێر بێن خۆشحاڵ بن